گوزاری خێراکە لە دام و دەستگاکان و تەلارەکان هەبێتن چونکە دەبێتە هۆی ئەوەی ژیانی مرۆڤ دەپارێزرێت ژیانی مرۆڤ لە هەموو شتێک گرنگترە لەلایەن حکوومەت و مەرز لە سەریان دابین بکرێت کە فریاگوزاری سەرەتایی لە هوتێلەکان هەبێ بۆ نمونە لە کاتی حاڵەتی بوونی بوومە لەرزە و نەکەر هەبێ کە پێویستە حکوومەت لە سەریان بەڵکو پێویستە ڕێنماییش بڵاو بکرێتەوە خەڵکیش ڕێنمایی بکرێت لە کەناڵە ڕاگەیاندنەکان لە هوتێلەکان لە بڕۆشوێریان هەبی بە نمونە ئەو میوانەی کە دێتە ئەوێ ئێمە لە هەموو شوێنێک پێویستمان بە پەیژەی خارجی هەیە پێویستمان بە فریاکەوتن هەیە نەک ئێمە کە نەتوانین لە شوێنێک گڕی گرتووە نەتوانین خۆمان قوتارکەین خۆمان فڕدەن نەبوونی هۆکارەکانی فریاگوزاری سەرەتایی کێشەیەکی بناڕەتی نێو زۆربەی شوێنەگەشتەکانی نێو کۆمەڵگای کوردیە بۆ ئەم مەبەستە پێویستە لەسەر خاوەنکار و پرۆژە وتێلەکان و هەروەها بازار هاوچەرخەکان لە کاتی بنیادنانی بیناوەکان و شوێنە بازرگانی و گەشتیارەکانیاندا سەلامەتی خەڵک بکەنە ئارمانجی سەرەکی خۆیان پێویستە لەو حاڵەتانی کە ڕووەدا چی حاڵەتێکی تەواوی کوژێنەوە بیار حاڵەتێکی دیکە بێت ئێمە وەکو هاوڵاتیان یان وڵاتە ئەرکی سەرشانمانە کە چەند حکومەت بە گرنگی و هەوڵی کۆنتڕۆلکردنەوەی باردۆخەکە دەدا دەبێ ئێمەش وەکو حکومەت بە تەنگی و بابەتانەوە چی لە کارێکی تیرۆریستی بێت چی لە ئاگرکردنەوە بێت چی لە حاڵەتێکی ڕوودانی لافاو بێ یاخود بوومە لەرسەیەک بێ ئێمە هاوڵاتی وەکو حکومەتی هەرێم وەکو دەستگا پەیوەندیدارەکان ئەرکی سەرەکی سەرشانمانەوە کە یارمەتی دەری ئەو لایەنانە بێت